من هەر وەکو سەرەتا باسەوەم کردوتم ئێمە ناوچەی گەرمیان تۆ لە کەرکووکەوە بگرێتر هەتا سەر و ژوور ئەو ناوچانە ئەتر ئیلاهیە ئەو گەنجانە کە چاوەکەنەوە بە گویان بەو مەقامانە ئاشنابوونە یعنی ئێستاکە جوانترین گەنج لە گەرمیانە ئێستاکە ئەو محەممەدە کاک محەممەد گەرمیانی دا ئەوە ئێستاکە هاتەتە ناو ساحەکە بە شێوازێکی جوان بە شێوازێکی ئەلمانی بە جواری ئێمە ئەبێ سێشت لێراکە حەزەکەم لەم بەرنامەیە باز بکەین باسی کە ماسی مەقامەکەین ئەبێ سێشت لە یەک جودا بکەین و چی مەقام بێژەیە مەقام ناسەیە مەقام زانەیە ئەبێ ئەم سێشتە تۆ ئاراستەی ئەو شخصە بکەی ئایا مەقام زانە یان مەقام ناسە یان مەقام بێژە مەقام ناس کابرایەکە مەسەن ئێستا من حەزەکەم شیکەمەوە هەتا بینەر و گوێگری گوێی لێبێ مەقام ناس کابرایەکە دەنگی خۆش نییە شەرت نییە دەنگی خۆش بێ بەڵام ئەمەنە گوێڕایەڵی مەقام بووە مەقامێک کە ئەخوێنرێ ئەڵێ ئەوە مەقامی بەیاتەوە حیجازەوە ڕستە ئەوە ناهاوەندەوە هەمایۆنە پێت ئەڵێ مەقام ناسە بەڵام توانای نییە مەقام بڵێ مەقام بێژیش جوانترین دەم خۆشە وەکو مامۆستا سڵاح داودا وەکو مامۆستا شکور خەیات وەکو مامۆستا مەقام بێژ بە جوانترین مەقامەکە ئاداکەن بە جوانی بەڵام زانستێکی ئەویان لە بەشی مۆسیقا نەیان خوێندووە سکێڵی مەقامەکە تەحویلەکە چییە ئێمە هەتاکو مەقامەکانی کۆن ئای بەناو شعرەکەەوە هاتووە ئای فەرعێکە لە بەیات بەڵام ئای بەناو شعرەکەەوە ئێستا مامۆستا باسی ئەڵوەنی کرد باسی ئەڵوەنەکە مەقامی ئەڵوەن ناو مەقامەکە نییە بە ناو شعرەکەەوە ممکن ئێستا کە تۆ عەزب بکرێ سکێڵەکەی بدۆزیتەوە ممکنە لە پارچەیەکی ئەڵاوەیسی دەربچێت لە پارچەکانی ئەڵاوەیسی بەشێکی لە ناوەندە بزانم ئێستاکە مامۆستا یعنی کەواتە زانیاری هەیە لە بەشەکانی موسیقا من بۆیە ئەم شتانە ئەڵێم یعنی مەقام زان ئەبێ داهێنەربی لە مەقامە مەسەرەن تۆ مەقامێکی ڕئیسی هەیە تۆ ئیزافە بکەی داهێنەربی لە مەقام بەشی موسیقا تەواو کردبێ سۆلفێجی مەقامات بزانی یعنی کە تۆ لەو بەشانت خوێت هەموو مەقامەکانتیش لەبەر بوو ئێتر پێویستی بەوە ناکەتەوە بگەڕی بە سەرچاوێکی ترا خۆت شارەزای بۆ هیوادارم توانێت بێت منیش سوودێکم